هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە مانگی ئابی ساڵی 2014 هێرش ئاسمانەکانی بۆ سەر داعش دەست پێکردو و تا ئێستاش بەردەوامە. لە چاوپێکەوتنێکی ئێنارتیشدا هۆدەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دوایین زانیاری لەسەر ئۆپراسیۆنەکان و بەرەکانی شەڕی دژی داعش ئاشکرا کرد. ستیڤ وارن هۆدەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕایگەیاند پێشمەرگە چەندین جۆر تەقەمەنی بەدەست گەیشتووە، هەروەها دەیان هەزار پارچەچەکی تری پێدراوە و لە ئێستاشدا ڕاهێنان بە دوو لیوای پێشمەرگە دەکەن وتیشی بە دڵنیاییەوە هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە بەردەوامی دەبێت. ئەوەشی خستە ڕوو ماوەیەکی کەمە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەستی پێکردووە و هێرشی ئاسمانی دەکەنە سەر پێگەکانی داعش لە دەوروبەری مووسڵ کە هێرشەکان سەرکردەکانی داعش و کارگەی دروستکردنی بۆمب و چەکی داعشیان کردووەتە ئامانج. پێشمەرگە ملیۆنان تەقەمەنی بەدەست گەیشتووە، هەروەها دەیان هەزار پارچەچەکی تری پێدراوە. لە ئێستاشدا پلانمان هەیە دوو لیوای پێشمەرگە بهێنینە پڕۆگرامی ڕاهێنانەوە کە ئەویش لەم ڕاهێنانی سەربازی لە ڕاددەبەدەر و پڕچەکردن لە خۆ دەگرێت. ئەم پڕۆگرامانش بەردەوام دەبن. وەزیری بەرگری ئەمریکا لەگەڵ وڵاتانی تردا کار دەکات تا شێوازی هاوکاریەکان زیاتر کەن. ئێمەش پێشبینی دەکەین چەک و تەقەمەنی زیاتر بنێردرێت بۆ عێراق. لە کۆتاییشدا ئەوە حکوومەتی ناوەندی عێراقا کەم هاوکاریانە دابەش دەکات لە شوێنەکانی جەنگدا. وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی ڕاشی گەیاند لە سەرەتای جەنگی دژی داعشدا بەشداری ڕۆڵی پێشمەرگە لە ڕادەبەدەر بووە. لە ساڵی ڕابردووەوە پێشمەرگە چەندین شوێنی گرنگی لە ژێردەستی چەکدارانی داعش ئازاد کردووە. ئاماژەی بۆش کرد لە ئێستاشدا بە تایبەتی لەم ئۆپراسیۆنی دەوروبەری مەخمووردا پێشمەرگە ڕۆڵی پشتگیری دەبینێت. ئەوەش مانای ئەوە نییە کە لە بەرەو پێشوونی ئۆپراسیۆنەکەدا هەمان ڕۆڵی پشتگیری ببینێت. لە چاوپێکەوتنەکەی ئێنارتیدا ستیڤ وارن ئاماژەی بەوەش کرد لە دەستپێکردنی ئۆپراسیۆنەکانەوە تا ئێستا زیاتر لە 10,000 هێرشی ئاسمانیان ئەنجام داوە کە نزیکەی 6,000 لە عێراقدا بوون کە بەهۆیانەوە باکوی گشتی زیاتر لە 69,000 ئامانجیان لەناو بردووە. ئەوەشی خستە ڕوو توانیویانە لە ماوەی ڕابردوودا سێ بەرپرس بکوژن کە کلیلی هێرشەکانی بەرپرسانی داعش بوون کە ئەوەش کێشەی زۆری بۆ داعش دروست کردووە. چەند هەنگاو هەن کە دەبێت بگیرێتە بەر پێش ئازادکردنی مووسڵ کە ئەمەش بەشێکە لە شێوازی ئۆپراسیۆنەکە کە باسمان کرد. ئێستاش ئەبینیت هێزەکان لە ڕۆژاوای مەخموورەوە بەرەو پێش دەچن. ئەوەش هەنگاوێکی زۆر گرنگە. لەلایەکی ترەوە هێزەکانی عێراق لە ڕوومادی هەوڵی پاکردنەوە و سەقام گیریکردنی شارەکە دەدەن. وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی ڕاشیگەیاند لە ئێستادا نزیکەی 11 ملیۆن دلار لە ڕۆژێکدا خەرج دەکەن. جگەلەوەش زیاتر لە 1 ملیار و 600 ملیۆن دلاریان بۆ هاوکاری سەربازی بە هێزە ئەمنیەکانی عێراق بەخشیوە.